بەپێی ئەو خەبڵاندنانەی تا ئێستا بۆ کێشەی بەنداوی دەربەندیخان کراوە، پێویستە هەردوو حکومەتی ناوەند و هەرێم بڕی 15 ملیۆن دۆلار بۆ نۆژەکردنەوەی دووەم گەورەترین بەنداوی هەرێم خرج بکەن. ئەمەش لە کاتێکدایە پشکنینی تەواو بۆ سەرجەم شوێنەکانی بەنداوەکە نەکراوە و چاوەڕوان دەکرێت زیاتر لەو ڕێژەیەدا هاتی بوێت. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان نایشارێتەوە ناجێگیری پەیوەندی سیاسی بەغداد و هەرێم و درەنگکەوتنی پێکێنانی کابینەی نوێی حکومەتی هەرێم کاریگەری نەرێنی لەسەر پلانەکانی ئەواندا دەنێت. دیارە ئەم ساڵێ مە ئاوێکی زۆرمان کۆ کردەوە دوایەوەی ئەو پشکنانی کە کردمان ئەو بەشەی کە پێویستە ئاویتیا کۆکرێتەوە لە بەنداوەکە سەلامەتەوە توانین ئاوێکی زیاتر کۆکەینەوە. ئێستا 14 مەتر ئاستی ئاو لە ساڵی پار ئەمڕۆ زیاترە و ئێمە پلانی هاوینەماندا ڕشتوو بۆ بەردانەوەی ئاو بەرەمێنانی کارەبا بەپێی پێویستەکانی کارەبا و با بڵێن ئاودێری لە خواروی بەنداوەکەوە. تایبەت بە پلانی چاکسازی لە بەنداوی دەربەندیخان ئێمە دەستمان پێ کردووە بەشێک لەو کارانەی کە ئێستایکەین کرێنێکی گەورەی بەنداوەکە هەیە کە پەیوەستە بە دەرگاکانی ئینتیکەوە دەستمان بە چاکسازی کردووەتیایە چونکە ئەوە سەرەتایە لەوێەوە دەست بە ئیشەکانی تر ئەەکەین. کارێکی تر هەیە کە لەگەڵ چیەکانی اتفاقمان کردووە لە هەفتەی داهاتوە گەنە ئێرە کە ئەوانیش دەست بە ئیشەکانی خۆیانەکەن ئەویش پشکنینی ژێر ئاوێ بۆ بەنداوەکە. ئەوە یەکێکە لە کارە گرنگەکان ئەم ساڵ جێبەجێەکەین. کارەکانی تر بەپێی ئەو لیژنە هاوبەشەی کە لەگەڵ حکوومەتی عێراق هەمانە ئێمە پلانمانداناوە لەم هاوینەیە دەست بە تەنی بەنداوەکە بکەینەوە هەندێک چاکسازی لە تەنی بەنداوەکە بکەینەوە شوێنانی کە کێشیان بۆ دروست بووە و اعتما دەکاتە سەرەوەی ئایا ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ بەنداوی دەربەندیخان بۆمان خەرجەکرێ یان نەوە ئەگەر خەرجکرا ئێمە ئەو کارانە جێبەجێکەین. ئێستا 2 ملیار و 500 ملیۆن مەتر چوارگۆشە ئەو لە بەنداوەکەدا گلدراوەتەوە. بەو پێش تەنیا 72 سانتیمەتر بۆ پڕبوونی بەنداوەکە و سەرڕێژبوونی ماوە. سەرڕای دڵنیاییدانی لێپرسراوانی بەشی سەلامەتی بەنداوی دەربەندیخان لە سەلامەتی بەنداوەکە بەڵام ناشی شارنەوە بەنداوەکە لە بەشی سەرەوەیدا گرفتی هەیە. ئاسی ئاوەکەی 484.8 بە نزیکەی 2 ملیار و نیو مەتر مکاب ئاوی تێدایە. ڕێژەیەکی زۆرە بۆ ئاو لەو کاتەدا و نزیکەی 72 سانتیمی ماوەکە بەنداوەکە بە تەواوی پڕ ببێت و سەرڕێژ بکات وەکو ساڵانی پێشووتر. بارودۆخی بەنداوەکە زۆر باشە، هیچ مەترسێکی وای لەسەر نییە چونکە ئەو کێشانەی کەڕوویدا لەو دەمەترایە کە لە سەروی بەنداوەکە یعنی ئاو ناگاتە ئەو دەمەترەی کە کێشەکانی تێدایە و ئێستا کۆمەڵێک کارمان کردووە بۆ کار ئاسانی بۆ دەستپێکردنی ئەو ئیشانەی کەسیانەی بەنداوەکەیە. لەگەڵ هاتنی وەرزی هاوین و کۆتایی هاتنی وەرزی بارین بەرپرسانی بەنداوی دەربەندیخان بە هاوکاری هەردوو حکوومەتی بەغداد و هەرێم و کۆمپانیای بیانی و نێوخۆییەکان هەوڵەکانیان بە ئامانجی چارەسەری کێشەکانی بەنداوەکە کە لە زەمین لەرزە بەهێزەکەی پاییزی 2017دا پێی گەیشتە بوو چڕ کردوتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.